ئەم ئاوازەش تازەیە لە دانیشتنی کاک بەختیار کاموسەکی خۆشەویست پێشکەشی دەکەم بۆ خۆشەویستە هیوادارم بەدڵی بێت. گەورە بووم هێندە بە ئەدەب خۆشم ویستی بۆیە تووشی ئەو جەورە بووم شاید ئەستت نەکرد بێ من فەرادی ئەو دەورە بووم شاید ئەستت نەکرد بێ من فەرادی ئەو دەورە بووم نەکای باسی جودایی کای شێ دەبێم ماڵەوایی کای نەکای باسی جودایی کای شێ دەبێم ماڵەوایی کای چۆن دەڵێت دێ بەم شێوەیە لەگەڵ من بێوەفایی کای چۆن دەڵێت دێ بەم شێوەیە لەگەڵ من بێوەفایی کای خۆشەویستیت بوونی هەبێ